Bernameye Taybet 25 yıldır İmralı soykırım sistemi içerisinde. Endama Komite Rebebera PKK Helin Ümit bu meyvane Bernameye Taybet ya Medya Haber Nasıl geliştiğine dair aslında aydınlatılmayan çok az şey kaldı diyebilirim. Helin Ümit de Bernamede komploya ravnete ve yalıdı Reberapo şerre cihane yeseyemin pengava Reberapo razadi jeperskreka Kurdre çareseri helbejartın siviye ke adare yeni Bakure Kurdistan u Türkiye nerkhand برنامه تایبتی شبلگوری ساعت آمده saat 20'de de radyoya denge geldi. İmralı'dan hiçbir sesini çıkartamıyor, PKK'ye yön veremiyor, beyinsiz kaldılar falan filan. Bunlar hikaye önden de tedbirlerin hepsini aldı. Evo BBC radyoyu dengi geldi ben. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بەڕێزان بەرمەتیا و کارانم هەواڵەکانی ئەمڕۆ سێشەممە 11 شوباتی 2024تان پێشکەش دەکەین بۆ ڕاستەخۆ دەچێنە ئامەد لەوێ ڕێپێوانی ئازادی بەڕێوە دەچێت. Örgütün çağrıları çerçevesinde toplanıldığı değerlendirildiği için grup içinde bulunan her bir kişinin örgütsel işlemlere konu olacağının polisi ikazıdır. İçeride bulunan vekillerin kolluk personeli tarafından tanınmıyor olabileceğini bilinmesini istiyoruz. Bu nedenle güvenlik kolluk personeliyle temas kurulmamasını rica ediyoruz. بەڵێ بەڕێزان ئەمڕۆ لە 11مین ڕۆژی ڕێپێوانی ئازادیە ئەمڕۆ ژمارەی زۆر بە هەمان شێوە لە سیاسەتمەدار و ڕۆشنبیران و چالاکوانان کۆبوونەتەوانێ لە ئامادەن جلوبەرگی ئەم ڕانجیاوازترە لە ڕۆژانی دیکە ڕۆژانی دیکە هەمیان جلی سپیان لەبەرکردبوو ئەمڕۆ جلی ڕەشە بەسەری نووسراوە مەشا ئازادی کۆبوونەتەوە لە ناو ئامەددا ژمارێکی ئێشکار زۆر جوگە لە ڕۆشنبیر و ڕۆژنامەوانان لە سیاسەتمەداران هاوڵاتیانی مەدەنیش لەوێدان لە شوێنە گشتەکاندا داوای ئازادی ڕێبەر ئاپۆ دەکەن. دوێنێ ڕێپێوانی گەورەی ئازادیش بە بەشداری سیاسەتمەدار و نوێنەرانی ڕێکخراو جەمهوریەتی دیموکراتیەکان بۆ داوای ئازادی بورسەی ئۆجۆلان بۆ چارەسەری کێشەی کورد دەستی پێ کردووە ڕۆژی دوێنێ 12میندا بوو ئاماژەم پێدا ئەمڕۆ لە ڕۆژی 13میندا بەردەوامە. جەنگیز چیچێکا سەرۆکی هەردەکە و پەرلەمانتاری دەمپارتی باسییان لەوە کرد کە کورد و شۆڕشگەران خەونیان هەیە بەهاکانی گەلی کورد بوونیان هەیە و هەمیشە دەبن ئەو بەهایش عەبدوڵڵا ئۆجۆلانە. ئەم ڕێپێوانی چارەسەری کێشەی کورد و ئازادی عەبدوڵڵا ئۆجۆلانە 3 ساڵێکی زانیاریەکان لە ئیمرالی پێنەگەیشتووە. بانگەوازی ئەوان بۆ کەسانەیە کە دەڵێن ئەم دەوڵەت یاسام ڕێپێوانە ڕێپێوانی دادپەروەریە گەلی کورد دادپەروەری لەسەر ئەم خاکە و ڕێزگرتن لە باکانی دەوێت. ئێستا ژمارەیەکی هێجگار زۆر بە لەبەرکردنی درێسی ڕەش باوەڕەکەم بەهۆی نزیک بوونەوە بێ لە 15 شوباتەوە کە جلوبەرگەکانیان کردووە بەڕەش لەسەر نووسراوە مەشی ئازادی واتە ڕێپێوانی ئازادی ئەمڕۆ لە 11مین ڕۆژدا بەردەوامە. ئەو دروشمانێک کە گوێتان لێتی ئێستا ڕاستەوخۆ لە ئامادەوەیە. باوەڕەکەم پاشکەمێکی دیکە هەر لەم شوێنی کە لێی کۆبوونەوە بدوانێتی ڕۆژنامەوانیشیان هەبێت چونکە هەموو ڕۆژانەی کە ڕێپێوانی ئازادی بەڕێوە چووە بە شەقام و شوێنە گشتەکاندا ڕۆشتن بەوتنەوەی هەر ئەم دروشمانێکی گوێتان لێ بووە و دواتریش لە دوانێکی ڕۆژنامەوانی هاوبەشیان هەبوو داوای ئازادی ڕێبەر ئاپۆ و چارەسەری پرسی کوردیان کردووە.
جگە لە ڕێپێوانی ئازادی بۆ خۆتان دەزانن لە باکووری کوردستان و تورکیا لە زۆربەی وڵاتانی ئەوروپاش ئەم ڕێپێوانە دەستی پێکردووە و هاوکات مانگرتنی زیندانیانیش هەبوون. دەمەستنشتان هەر ئاوکات لەگەڵم ڕێپێوانەدا بۆ دوای لەگەڵ زیندانانی پەکەکە و پاژک ڕابگەیانم کە دوێنێ بەڵامیان کردبوو باسییان لەوە کردبوو دوای هەڵبژاردننی بەرخۆدان دەگەن نەخۆناغێکی نوێ زیندانانی پەکەکە و پاژک جەختیان لەو کردەوە تاوەکو دوای هەڵبژاردنەکانی شارەوانەکانی تورکیا مانگرتن لە خواردن درێژ دەکەنەوە و دەشڵێن ڕۆژی گربوونەوەی لە دەوری ڕێبەر ئاپۆ لەسەر بناخی ئازادی جرسی ڕێبەرایەتی ڕۆژی بەدەستێنانی ئازادی گەلە زیندانانی پەکەکە و پاژێک سەبارەت بە مانگرتنیان لە زیندانەکانی تورکیا بۆ کووری کوردستان وەکو ئاماژەم پێدا کە ڕاگەنرایەکی بەشیان بڵاو کردبەوە وەک لە ڕاگەنراوەکەدا ئەماژیان بەوەدا بۆکو زیاتر لە 10,000 زیندانی پەکەکە و پاژێک لە زیندانەکانی دەوڵەتی تورک دووبارە ڕایدەگەێنە تامردن دڵسۆزی باکانی ڕێبەرایەتی وە شەیدان و گەل تێکۆشانیان لە پرۆسێکی وا مێژوویدا لە زینداندا ئەرک و بەرپرسیارەتیان بۆ سەرخستنی تێکۆشان لاسی هەرە بەرزدایە هێڵی فیداکاری گەریلا هێڵی بەرخۆدانی ئەوانیشە و باسییان لەوە کردووە کە ئازادی جرسی ڕێبەر وەک ئافرێنەری هەموو مادی و مانەوەیەکانیانە بۆ ئەوان ڕاستی هەبوون و پێشخستنی هێڵی فیداکاریە. زیندانیانی پەکەکە و پاژێک ڕوونیان کردوێتەوە کە ئەوان لە 27 تشرینی 2023ەوە بۆڵگرتنی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئاپۆ دەستیان بەمانگرتن لە خواردنی بەنۆرە کردو بۆ ڕایگەشتیان ڕاگەیان دەبوو کە بڕیار بوو تاوەکو 15 ئەم مانگە بەردەوام بێت و بیگەن نەخۆراغێکینە بۆەوەی کاریگەری لە هەڵمەتەکانی دەرەوەنەکە و نەبێت هەستنگ لە بەردەم خەباتی هەڵبژاردن تا دوای هەڵبژاردنەکان چالاکیەکان درێژ کردوێتەوە. ڕێپێوانی ئازادی لە ئامەد ئێستا بەڕێوە دەچێت وەکو ئاماژەم پێدا ژمارەی هێچگار زۆر لە هاوڵاتیان ڕۆشنبیران چالاکوان سیاسەتمەداران ئەندامانی دەم پارتی لەوێدا کۆبوونەتەوانێ ژمارەی هێچگار زۆر لە دایکانی لە چکسپیش بە هەمان شێوە بەشداری و ڕێپێوانە بوون ئەمڕۆ چلوبەرگەکانیان وەکو ئاماژەم پێدا چلوبەرکی ڕەشن زۆربەی چالاکوانن باڵگرتنی گوڵی سوور کە لە یەکەم ڕۆژەم ڕێپێوانەوە بەدەستیانەوە بووە بەردەوامن لە ڕێپێوان داوای ئازادی ڕێبەر ئاپۆ و چارەسەری پرسی کورد لە باکووری کوردستان و تورکیادا دەکەن. زۆربەی ئەم ڕێپێوانانەی کە کراوە وەک هەموو عادەتێکی گەلی کورد بە گۆرانی وتن بە هەڵپەڕگە و خۆشی دەربڕین لە کۆتاییدا بەڕێیان کردووە کە ئەمەش جۆرێکە لە چاند و کللتوری کوردی توانین بڵین. ئێستا خۆیان ئامادە دەکەن باوەڕەکەم بۆی کە لە دوانێکیاو بەش ڕۆژنامەوانی بدەن لە ئامادە لە شوێنێکی گشتیدا کۆبوونەتەوە ژمارەی هێچگار زۆر لە میدیاکانیش لەوێت دەبینرێت بە پێوتی بەنانەی کێسە لەسەر شاشەی سێرک تیڤیدا دەگوێزرێتەوانێ خۆیان ئامادە دەکەن بۆی کە لە دوانێکیاو بەش ڕۆژنامەوانی بدەن سوز و دروشمەکانی بمرێ فاشزم و بمرێ خیانەت بژی ڕێبەر ئاپۆ دەڵێنەوە لە داوای ئازادی ڕێبەر ئاپۆ دەکەن تاو کاتێوان ئامادە دەبن بۆی کە لە دوانی ڕۆژنامەوانی بدەن ئێمە بەردەوام دەبین لە سەر هەواڵەکانمان. هاوکات ڕێپێوانی ئازادی 25 کەسیش بە پێشەنگاتی کۆلەکتیڤی پشتیوانی کوردستان کە لە 12 ڕێکخراوپێک دێ ڕانگەاندۆ پێویستە فەڕەنسا بۆ ئازادی ڕێبەر ئەوتڵاو جەلان ڕۆڵ بگێڕن. بەریڤان فرات وتەبێژی کۆنسەی کوردی دیموکراتی فەڕەنسا جۆدەکە باسی لەوە کردووە کە 12,000 گەنجی کورد بە فکر و فەلسەفەی ڕێبەرەوە جەلان چەندین ساڵ دژی بەربەریزم فیداکاریان کردووە و دەڵێگەر ئێوە لێرە و لە ئەوروپا و هەمووجێکی گیان باسوودەی دەژین ئەو لە سای ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلان و گەلی کوردەوە. مایکل جۆرج نوێنەری پارتی چەک دەڵێ پێویستە فەڕەنسا لە چارەسەری سیاسیدا ڕۆڵی خۆی بگەڕێ و چارەسەری سیاسی بۆ کورد پێویستە ئەوەش پێویستی بە ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجلانە و دەشڵێ لەسەرەوە بناغەیە بانگوازی لە هەموو کۆمەڵە و ڕێکخراوەکانی مەدەنی و پارتە سیاسیەکان دەکەن بەشداری کۆلەکتیڤەکە بکەن. گەلی کوردیش وەکو گەلانی گیان مافی ئازادی هەیە و بژی گەلی کورد بەشی ڕێبەر ئۆجلان.
پرسیارێکە ساڵانێکی دوور و درێژە دەکرێت بۆچی ڕێبەر ئۆجەلان ڕووی لە چیاکانی کوردستان نەکرد. ئەو بۆ خۆی وەڵامیان پرسیارە دەداتەوە، دەڵێ ئەگەر ڕووم لە چیاکان بکردە بە خراپترین شێو بەردومان دەکرا و هەموو چەکێکی کاولکاری لەسەر تاقی دەکرا، ئەوەش لەلای کوردستانی وەران دەکرد و هەواڵان و گەلەکان دووچاری زەرۆر و زیانێکی گەورە دەبوون، لەلایەکی دیکەوە پەیوەندەکانیشان سنووردار دەبوون. هاوکارانم لەو بارەوە راپۆرتێکیان ئامادە کردووە پێکەوتێبی سەبین. ڕێبەر ئۆجەلان بۆچی ڕووی لە چیاکانی کوردستان کرد؟ ڕێبەر ئۆجەلان دەڵێت گەڕووم لە چیاکان بکردایە بە خراپترین شێوە بردومان دەکرا و هەموو چەکێکی کاولکاری لەسەری تاقی دەکرایەوە، ئەماش لەلایە کوردستانی وێران دەکرد و هەواڵان و گەلەکەمان دووچاری زەرەر و زیانێکی گەورە دەبوون، لەلایەکی ترەوە پەیوەندیەکانمان سنووردار دەبوو. کاتێک ڕێبەر ئۆجەلان لە سووریا بوو لە نوێی تشین یەکەمی 1998 نەخشەی پیلانگیێڕێک بۆ ڕفاندنی ڕادەستکردنی بە تورکیا داڕێژرا. بەریتانیا داڕێژەر و ئەمریکا جێبەجێکاری پیلانگیێڕێکە بوو بە سەرپەرشتی دەستگاچی خوڕیەکانی میت و مۆساد و CIA. سوپای دەوڵەتی داگیرکەری تورک بە 35,000 سەربازەوە لە خاڵی سفری سنووری سووریا جێگیر بوون بە هاوکاری فڕۆکەی جەنگی لە ئاسمانەوە. هەر لەو سەر و بەندەدا ئەمریکا، ئیسرائیل، تورکیا هێزێکی سەربازی هاوبەشیان لە دەریای ناوەڕاست مۆڵدا و موشەکی گەورە و دوورهاوێژیان جێگیر کرد. پیلانگیێڕێکە وا دەڕێژرا بوو کە ڕێبەر ئۆجەلان لە سووریا دەربچێت و بیخەنە تەڵەوە. دوجار ڕێبەر ئۆجەلان بە ناچاری سووریای جێهێشت بەرەو یۆنان کەوتە ڕێ. پێشدەچوونی ڕێبەر ئۆجەلان لە سووریا لەگەڵ هەواڵانیدا بۆ چەندین ڕۆژ بە دوای وەڵامی پرسیارێک دەدەگەڕان ڕووبکەنە شاخ یان ئەوروپا. ڕێبەر ئۆجەلان لەم بارەیەوە پێیوا بوو چوونی بۆ شاخ بەواتای تونکردنەوەی شەڕێت، چوونی بۆ ئەوروپاش بەواتای بردننی دۆزی کوردێت بۆ ئاستێکی نێودەوڵەتی. سەرنجام بژاردەی دووەمیان هەڵبژارد. لەبارەی ڕەتکردنەوەی بژاردەی شاخ و هەڵبژاردنی ڕێگەی ئەوروپا، ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە بەرگرینامەی مانەفێستۆی شارستانێتی دیموکراتیک پەرتووکی یەکەم ئەم بڕیارەی شی دەکاتەوە. ڕێبەر ئۆجەلان دەڵێت ڕێگایەکی دیکەی دەرچوونم لە سووریا گەیشتن بوو بە چیاکانی کوردستان. هەر لە تەمەنی منداڵیمەوە ناوی دووەمم شەیدای چیا و چۆڵ بوو، بەڵام لێکدانەوەکانم بۆ دوو فاکتەر ئەم هەڵبژاردەی خستە پلانی دووەمەوە. یەکەم لە شاخ ئەو شوێنەی کە منی لێبم بە خراپترین شێوە بردومان دەکرا و هەموو چەکێکی کاولکاری لەسەر تاقی دەکرایەوە، ئەمەش لەلایە کوردستانی وێران دەکرد و هەواڵان و گەلەکەمان دووچاری زەرەر و زیانێکی گەورە دەبوون، لەلایەکی ترەوە پەیوەندیەکانمان سنووردار دەبوو. ئەم دۆخەش تەنها قاڵبوونەوەی لە بواری سەربازی و بەلا ڕێداچوونێکی وەک سنووردار بوون تەنها لە بواری سەربازیدا دەکردە ناچاریە. دووەم فاکتەرێکی تری گرنگ بێپەروەردەی لە ڕادەبەدەری لاوان بوو، پێویستی پەروەردەکردنیان ڕێگەی پێنەدا. بە کورتی زۆرنای فشارمان لێ کرد و ئەنجاممان بەدەستێنا کە لەلایەن دەوڵەتی تورکیاوە دەژەندرا. دوور بوو لە ڕاستیەوە، ئەوە تا هەمان سیاسەتی فشارەکان لەسەر ئێران و عێراق پیادە دەکرێت، بەڵام لەبری ئەنجام دەرگای بەڕووی کە لە ڕەقی و پێداگریەکی کوێرانە کردوتەوە. لە ئێستاوە ناتوانرێت مەزەندە بکرێت کە پەیوەندە تاکتیکەکانی تورکیا لەگەڵ سووریا و ئێران چ پێشهاتێک بە دوای خۆیدا دێنێت. کاتێک دووالیزمی ئەمریکا، یەکێتی ئەوروپا، ئیسرائیل، ئێران، ڕووسیا، چین ئاڵۆز و دژوار بوون، داخۆ ئەو کات حکوومەتی تورکیا ئامادەی هەموو جۆرە ئەنجامێکە. ئەوانانەی لە سەرکێشی ماجەرا سێمانگەکەی هێڵی ئەسینە مۆسکۆ ڕۆما وەربگرن بەهایەکی مێژویان هەیە. سەرباری ئەو هەزاران دەمامک و قەڵغانانەی مۆدرنەتی سەرمایەداری خۆی پێپەردەپۆش کردبوو، توانام بۆ لێکدانەوە و پێناسەکردنی ڕاستەوخۆ بۆم سەرکێشی و ماجەرایم دەگەڕێتەوە. ئەمە نەبوایە نەکردم دەتوانی ئەم شیکردنەوانە پەرە پێبدەم، بەڵکویانەوە تا وەک میلیگەرایەکی کلاسیکی سەرەتایی لە ناو دەوڵەتەوەدا گیرم بخوارد، یان وەک ئەوانەی لە سەدان نمونەی دیکەدا بینراوە، تەنانەت بەوانەشەوە کە دەوڵەتیان دامەزران، وەک بزوتنەوەیەکی چەپی کلاسیک کۆتاییم بە چارەنووسی خۆم دەهێنا. هەڵبەت وەک پرەنسیپێکی زانستی کۆمەڵایەتی هەردەم قسەکردن بە شێوەیەکی ڕەهایانە پەسەند ناکەم، بەڵام زۆر بەهێزەوە درگبەوە دەکەم کە ئەم هێزی چارەسەریەی ئێستام نەدەبوو. وەرکشۆپی تەوگەری ژنانی ئیزدی تاژێ و مەجلیسی ژنانی عەرەبی شنگال بە بۆنەی 25 هەمینەوە
ئەمین ساڵەتی پلانگەڕی نێونەتەوەی سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە دروشمی ژەنجیان ئازادی بەڕێوەچوو ڕاستەخۆ دەچینەوە ئامەد ئێستا لە دوانێکی ڕۆژنامەوانی ڕێپێوانەرانی چالێکی پەڕەنکیچە بە بزانێکی چی دەڵێ ڕۆژنامەوانی ڕێپێوانەرانی چالێکی پەڕەنکیچە بە بزانێکی چی دەڵێ دەنگی پێچە دەنگەکەی باش نەوێت چونکە ناگاتە لای ئێمە کێشە لە دەنگا هەیە لە مایکەکە هەیە نەگەوەی کە لە تەکنیکی ئێمەدا هەبێ دایکانی لە چکسبی لەوێ ئامادەن لەگەڵ ژمارەی هێچگار زۆر لە سیاسەت مەدار و ڕۆژنامەوانان و ئەمڕۆ سزای تەمەلیش لەوێ بەشدارە لەگەڵیاندا وەکو ئەمەژەم پێدا کە ڕێپێوانی ئازادی چارەسەری پرسی کورد مەدار و ڕۆژنامە چارەسەری سیاسی پرسی کورد داوایە و دووشتە دەکەن داواکەن کە بە زووترین کات گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆجەلان هەڵبگیرێ و داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان دەکەن ئەمڕۆ لە سیانزەمین ڕۆژی ئەم ڕێپێوانەدایە ئەمڕۆ گەشتونەتە ئامەد کە گرنگترین ئەتوانین بڵین یەکێکە لە هەر شارە گرنگەکان لە باکووری کوردستاندا دەنگی نییە بەداخەوە ناتوانین کە گوێمان لێ ببێ ئێمە بەردەوام دەبین لەسەر هەواڵەکانمان تاو کاتەی چارەسەری ئەو کێشێ ببێ هەوکو ئاماژەم پێدا کە وەرکشۆپی تەفگەری ژنانی ئێزیتاژێ و مەجلیسی ژنانی عەرەبی شەنگال بە بۆنی 25مین ساڵەتی پلانگەڕی نێونەتەوەی سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بە دروشمی ژەنجیان ئازادی ڕێبەر ئاپۆمی سۆگەردەکەن بە بەشداری 160 ژنی ئێزیدی و عەرەب چەند پارێزەرێکی عێراق ئەنجامدرا لە ئەنجامنامەکەدا پلانگەڕی نێونەتەوەیی 15 شوبەت بە توندی شەرمەزار کرا و شەیدانی ئێوە ناتوان ڕۆژمان تاریکن شەیدانی ڕێبەر ئاپۆمی سۆگەردەکەن بە بەشداری ئێزیدیەکان یاد کراوە وەکو مامەسایان سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی پشتەروە وەکو مامەسایانی ئافرەتیش بە تایبەتی کە وەکو بە خۆتان دەبینن ڕێژەیەکی زۆری ئێجگار زۆری مامەسایانی ئافرەت بەشدارن لە چاودێرێکی سیاسی دەڵێ پێویستە حکوومەتی عێراق جددیتر مامەڵە بکە ڕاستەخۆ دەگەڕێنەوە ئامەد باوەڕەکەم چارەسەری و کێشەی دەنگکرابێ وەکو ئاماژەم پێدا کە لەوێ ئێستا لە دوانێکی ڕۆژنامەوانی بەڕێوە دەچێت ڕێپێوانی ئازادی ئەمڕۆ لە سیانزەمین ڕۆژدا لە ئامەد بەڕێوە دەچێت ئەمڕۆ لە گەورەترین شاری باکووری کوردستان کە ئامادە لەبێ بەڕێوە دەچێت ئامەد هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی جوگرافیا و پێگەیەکی گرنگی هەیە بۆ کوردەکان و بە پایتەختی کوردستانی شەندەجار دەناسرێ
ژمارێکی هێجگار زۆر کە زۆرینەی دانیشتوانەکەی شاری کوردن و کامەژەم پێدایکێکە لە گەورەترین شارە کوردنشینەکان شوێنی زۆربەی سەرهەڵدانەکان بۆ لە ڕووی سیاسیەوە. ئەمڕۆ 13مین ڕۆژی ڕێپێوانی ئازادی لە ئامادە کە ژمارەی هێجگار زۆر لە ڕۆشنبیر چالاکوان ڕۆژنامەوانان لەوێدا کۆبوونەتەوە. هاوکات دایکانی لە چکسپیش ئەمڕۆ بەشداری و ڕێپێوانیان کردووە. جلوبەرگەکانیان ڕەش پۆشیوە کە لەسەری نووسراوە مەشە ئازادی. دوێنێ 12مین ڕۆژی ئەو ڕێپێوان نەبوو و لە ئەلح پێشوازیان دێکرا. جەنگی چیچەیەک هاوسەرۆکی هەردێکە و پەرلەمانتاری دەم پارتی دوێنێ ئاماژەی بەوەدا کە کورد و شۆڕژگێڕان خەونیان هەیە باکانی گەلی کوردبوونیان هەیە و هەمیشەی دەبن و بەهانەش عەبدوڵڵا جەلانە ئەو دەڵێ خاکی کوردستان خاکی سەم نییە بەڵکو قەڵای خۆراگرێ بەم شێوەی کۆتایی بە وتارەکەی هێنا و کە خاکی کوردستان دەبێتە خاکی ئازادی یەکسانی وەک ڕێپێوانە ڕێپێوانێکی بۆ زیادکردنی خەبات بۆ دیموکراسیە بەردەوام دەبن لە ڕێپێوانی خەبات و تێکۆشانەکان تا ئازادی جەسێ ڕێبەرۆ جەلان و ئازادی کوردستاندا بەداخەوە کە کێشە لە دەنگدا هەیە ناتوانین پێویست تێبگەین کە ئەمڕۆ Evet, kolluk için talimattır. Bütün çember hattını destekle. Her hattın arkasında mutlaka bir karşı karşıya gelmesini burada bulmamızın trafik değil. Burada vatandaşlarımızın güvenli şekilde dağılmasını sağlamak. Grubun içinde bulunan milletvekillerine polisin ikazdır. Grubu kendi dokunulmazlığını arkasına saklayarak polise karşı karşıya getirmek. حالا بەڕێزان بەردەوام دەبینێ بە لەسەر هەواڵەکان چونکە وەکو ئاماژەم پێدا دەنگ زۆر خراپە ناتوانین وەکو پێویست تێب بگەین کە لێدوانی ئەمڕۆیان چی دەبێ ئەوەی هەبوو پوختەیەک بوو لەسەرەوەی کە وەکو ئاماژەم پێداکەم ڕۆسیان زەمین ڕۆژی ڕێپێوانەکە و ڕۆژانی دیکەش بەردەوام بوون جەماعەتوانی چاودێری سیاسی لەبارەی هێرش و بۆردمانەکانی دەوڵەتی تورک بۆ سەر هەرێمی کوردستان و عێراق پێشێلکردنی سەروەری وڵات دەڵێن لە ماوەی ساڵانی ڕابردوو گەلی کورد لە سلێمانی و دهۆک بۆی هێرشەکانی تورکیا و شەهید بوون هەوڵاتیانی بەختە و کەربەلاش بەماشەوە بوونەتە قوربانی ئەمە پێشێلکردنی سەروەری عێراقە ئەماشەی بۆ کورد دەبێ حکومەت جدیتر مامەڵە کا لەگەڵ دەوڵەتی تورکیا بەرژۆندی لەگەڵ عێراقدا هەیە لەوانە ئاڵوگۆڕی بازرگانی و پرۆژەی ڕێگەی گەشەپێدان بەڵام لە بەرژۆندی مولایەکدا ناوچەکە سەقام گیر بێ چکە ئەمەژەی دەوڵەتی تورک هەوڵ دەدا بنکە سەربازەکانی لە هەرێمی کوردستان زیادکە هەروەک ئەردۆغان دەڵێ وڵاتەکەی بنکە و جێگیرەکانی هەرێمی کوردستان بێسەر دەکا سوپاکی چەندین بنکەی سەربازی لە زنجیرەچای مەتینا و زابتا مزراندووە ڕۆژانە بەردومانی ناوچەکە دەکات. تادەی بۆ شەگیری سەر ڕێبەرۆ جەلان تونتر دەکرێتەوانێ و ڕێگە نادەن کە دەنگی بگات توێژەکانی هەڵەبجەش لەبارەی تونکردنەوەی گۆشەگیری سەر ڕێبەرۆ جەلان و ڕێگەنەدان بە پارێزەر و خانەوادەکانی قسەیان هەیە. کەسێکی وەکو ئۆجەلانیش کە لە ناو کووردا دەرەکەوێ وەکی لەو کەسانی کە ڕۆحی نەتەوەی کورتیا درەوشاوەتەوە ئەم درەوشانەوەیە مەجای ئۆجەلان نادا کە داسەکنێەوە قبولی کۆمەڵێ هەلو مەرج و بارودۆخ بکا کە ئەوانی دی بەسەر کوردیا ئەهێنن ناتوانێت قبولی ئەمە بکە و ئەوان دڵنیان لەوەی کە ئەگەر 100 ساڵی تریش ئازادی بۆ ئۆجەلان بگەڕێتەوە هەر هەمانە ئۆجەلانە ئەبێ بە گوڕوتینترەوە ئەو ئۆجەلانە ئەبێ کە هەبووە پێشتر. مەترسیەکی تر ئەوەیە کە
بمانوی نمانوێ ئۆجەلان هێزێکی چەکداری هەیە و ئەم هێزە چەکدارە بەو ڕۆحە ئەجوڵێکە لە ئۆجەلالان درەوشاوەتەوە ئەم ڕۆحە ئەو پیوە بە تۆپ و تیارە ئەم ڕۆحە کپەکە یان بە گرتن و بە زیندانیکردن و یا بە گرتنی کەسی یەکەم بە زیندانیکردنی کەسی یەکەم لە ناوبردننی کەسی یەکەم ئەم ڕۆحە پیوایە و نەبێ یان بتوانێت و ڕۆحە بکوشێ بە پێشەوانەوە هەتاوەکو پێم وایە ئەوەی من تەرکیزم لەسەری هەبووە ئەو برادرانەی کە شوێنکەوتەی ئەم ڕۆحە بوون و پریشکی ئەم ڕۆحیان بەرکەوتووە لە دوای گرتنی ئۆجەلان لە بەتایبەتی لە کەسایەتی ئەردۆغانە ئەم شەڕانگێزیە زۆر قوڵتر و تۆختر بۆتەوە بۆیە ئێمڕۆ ئەبینین لەسەر کەسایەتی ڕێبەرایەتی گۆشەگیری زیاتر تندتر و زەخترەکەن ئەم گۆشەگیرێکی نائەخلاقیە لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ چونکە لە کەسایەتی ڕێبەرایەتی گۆشەگیری لەسەر گەلێک ئاواکرێ بۆیە ئەم گۆشەگیری ئەمڕۆ لەسەر ڕێبەرایەتی گۆشەگیریەکە کە ئێمە وەکو میلەتی کورد پێ رازیین و پێویستە ئەم گۆشەگیریە کۆتایی پێبێ و دوایی پێبێ چونکە هەم تەمەنی ڕێبەرایەتی وەکو فیزیک تەمەنی لەسەرە و هەمژی وەکو ئینسانێک چەند ساڵە ئەم گۆشەگیری زیاتر تونتر و تونترەکرێ. هەواڵەکان کۆتایی هات ڕاستەوخۆ دەبدە هەواڵەکانی